یانەی هەولێر لە یەکەم یاری خۆیدا لە قۆناغی 32 جامی عراق لەسەر یاریگای خۆڕوو بەڕوویانی قەلعە ساڵح بووە. یاریزانانی یانەی هەولێر هەرزوو بە چەند هێرشێک هەڕەشیان لە گۆڵی میوانەکەیان کرد. ئەم لێدانەی سەرەی تیاگۆ دەستپێکی هەڕەشەکانی هەولێر بوو. دوای تێپەڕبوونی 14 خولەک تیاگۆی بەرازیلی بەسەر هەولێری بە گۆڵێک پێشخست. دوایم گۆڵا یاریزانانیانی هەولێر چەند جارێک دەرفەتی گۆڵ تۆمارکردنیان بۆ دڕەخسا، بەڵام سەرکەوتوو نەبوون. بارزان شێرزاد نزیک بوو بە لەدانێکی ڕاستەوخۆ ئەنجامەکە بۆ هەولێر دوو هێندە لێ بکات، بەڵام گۆڵپارێز ڕێگای نەدا تۆڕەکەی بۆ جاری دووەم بەهەژێت. لە دەستپێکی گێمی دووەمیش یانەی هەولێر لەسەر لە دەستدانی دەرفەتەکان بۆ گۆڵ تۆمارکردن بەردەوام بوو. تیاگۆ بەتەنها لەگەڵ گۆڵپارێز مایە و بەڵام نەیتوانی گۆڵ تۆمار بکات. تاوکو لە خولەکی 69 عەلی سەلمان گۆڵی دووەمی بۆ هەولێر تۆمار کرد. 4 خولەک دوایم گۆڵا یانەی قەلعە ساڵح بە لەدانێکی سزا کە محەممەد جاسم جێبەجێ کرد، جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لە خولەکی 81 عەلی سەلمان گۆڵی دووەم و خۆی و سێمی هەولێری لە یاریەکە تۆمار کرد. لە خولەکی 89 تیاگۆ ڕێگانەدا یاریەکە بەم ئەنجامە تەواو بێت و گۆڵی چوارەمی بۆ هەولێر تۆمار کرد. دوجار یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی هەولێر کۆتایی پێهات. بڕیارە یاری گەڕانەوەش لە ناوەڕاستی مانگی داهاتوو لە شاری بەغدا بکرێت. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر.